إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إنسانی مسلمان لە هەر شوێنێک بێت یارمەتیدەر و هاوکاری چاکەیە و دەبێتە هۆکاری چاکە. ئینسانی مسلمان لە سایەی ئیمانەکەی لە هەر شوێنێک بێت ڕێگر لە پەیدابوونی خراپە و لە پەیدابوونی خراپەکاری. بۆچی؟ چونکە ئیمان وان لە ئینسان دەکات ئینسان لە هەر شوێنێک بێت، لە هەر ئاستێکدا بێت هۆکاری چاکە بێت و هەروەها هۆکاری بنەبڕکردنی خراپە و خراپەکاری بێت. بۆیە بە کورتی دەڵێن كونوا على الخير أعوانا. یارمەتیدەری چاکە بە ئەی ئینسان لە هەر شوێنێک بی یارمەتیدەر بە بۆ چاکە و چاکەکاری و ڕێگر بە لە خراپە و خراپەکاری. بۆچی؟ چونکە خوای گەورە پێمان دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. فەرمانی خوای پەروەردگارە، خوای گەورە پێمان دەفەرمێت یارمەتیدەر و هاوکاری چاکە و چاکەکاری بن، لەسەر چاکە و چاکەکاری هاوکاری یەکتر بن و لەسەر تەقواداری هاوکاری یەکتری بکەن. وتعاونوا على البر والتقوى، هاوکاری یەکتری بکەن، هاوکاری یەکتر بن، هۆکار بن. بۆچی؟ بۆ چاکە و چاکەکاری و لەسەر تەقواداری. بەڵام پێمان دەفەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان، هۆکار و هاوکار نەبن لەسەر خراپە و خراپەکاری و دەستدرێژی و زوڵم و ستەم. ولا تعاونوا على الإثم والعدوان، لەسەر گوناه و تاوان هاوکاری یەکتر نەبن و هۆکار نەبن، و لەسەر دەستدرێژی و زوڵم و ستەم هاوکاری یەکتر نەبن و هەروەها نەبنە هۆکاری زوڵم و ستەم و خراپە و خراپەکاری. ئیبن کەثیر لە تەفسیرەکەی خۆیدا لە تەفسیری ئەو ئایەتەدا نووسیویەتی یەأمر تعالى عباده المؤمنین، خوای پەروەردگار بەندە ئیماندارەکانی ئەمر پێدەکات و فەرمانیان پێدەکات بەچی؟ بالمعاونة على فعل الخيرات، بەوەی کە هاوکار و دەستبارگری کردەوە چاکەکان و کارە چاکەکان بن. وهو البر، ئەویش بریتیە لە چاکەکاری. وترك المنكرات وهو التقوى، و هەروەها ئەمرمان پێدەکات لەسەر وازهێنان لە خراپەکاری، ئەویش بریتیە لە تەقوا. وينهاهم عن التناصر على الباطل، دەفەرمێ خوای گەورە ئەمرمان پێدەکات بۆچی؟ ڕێگریمان لێ دەکات، فەرمانمان پێدەکات کە ڕێگریمان لێ دەکات لەوەی کە ئینسان نەبێتە هۆکاری سەرخستنی باڵتیل و پوچ و خراپە و خراپەکاری. وينهاهم عن التناصر على الباطل، لەو ئاەتەدا خوای گەورە نەهیمان لێ دەکات لە چی؟ لەوەی کە نەبینە هۆکاری سەرخستنی باڵتیل و پوچ و خراپە و خراپەکاری. والتعاون على المآثم والمحارم، خوای گەورە نەهیمان لێ دەکات لەوەی کە ئینسان هاوکاری گوناه و تاوان و خراپە و خراپەکاری نەبێت. جا بە هەر شێوازێک بێت نەبێتە هۆکاری خراپە، نەبێتە دەستبارگری خراپە، نەبێتە هۆکاری پەیدابوونی گوناه و تاوان و بێشەرعی. ئەوە لەو ئاەتەدا فەرمانی خودای پەروەردگارە بەشی یەکەمی ئەمەرمان پێدەکات بەوەی کە دەستبارگری چاکە و چاکەکاری بین، هاوکار بین لەسەر چاکەکاری و تەقواداری. بەشی دووهەمی ڕێگریمان لێ دەکات لەوەی کە ئینسان نەبێتە یارمەتیدەر و هۆکاری خراپە و خراپەکاری و گوناه و تاوان و هەروەها زوڵم و ستەم و دەستدرێژی.
بۆچی چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الدال على الخير كفاعله ئەو کەسەی کە دەبێتە ڕێنیشاندەری چاکە، ئەو کەسەی کە دەبێتە هۆکاری پەیدابوونی چاکە، جا هەر جۆرە چاکەیەک بێت، هەر جۆرە چاکەکاریەک بێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەکو ئەو کەسەی کە چاکە دەکا پاداشتی هەیە، ئەو کەسەی کە دەبێتە هۆکاری چاکەش هەمان پاداش بۆ ئەو کەسەیەش هەیە. بۆیە زانایان فەرموویانە گوتراوە کە الدال على الشر كصانعه، پێچەوانەکەی ئەوەیە ئەو کەسەی کە ببێتە هۆکاری پەیدابوونی شەڕ و خراپە و خراپەکاری، وەکو ئەو کەسە وایە کە ئەو خراپەیە دەکات، ئەو کەسەی کە دەبێتە هۆکاریش بە هەر شێوازێک هەبێت، ئەو کەسەش لە گوناه و تاوانەکەدا وەکو ئەو کەسەیە بەشدارە. سوفیانی سەوری، سوفیانی کوڕی عویەینە کاتێک کە پرسیاری لێ دەکەن لە تەفسیری ئەو ئاەتەدا کە خوای گەورە دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى مانای چییە؟ دەفەرمێت ئەوەیە کە ئینسان کاری پێ بکات، ئەوەیە کە ئینسان بانگەواز لە پێناوی ئەوەدا بکات کە یارمەتی دەر و هۆکاری چاکە و چاکەکاری بێت، ئەوەیە کە ئینسان پشتگیری بکات، ئەوەیە کە ئینسان ببێتە هۆکاری چاکە و چاکەکاری، دەستبارگر و هاوکاری چاکە و چاکەکاری بێت، دەستبارگر و هۆکاری چاکە بێت و لەگەڵ ئەو کەسانەدا دەستبارگر و هۆکار بێت کە چاکە و چاکەکاری دەکەن و ئینسانی باش و ڕێک و پێک و دیندار و دەست بەدەست نوێژن، ببێتە هۆکاری چاکە و چاکەخوازی. ئیمامی قورتوبی لە تەفسیرەکەی خۆیدا لە تەفسیری ئەو ئاەتەدا دەفەرمێت خوای گەورە کە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى، دەفەرمێ ئەوە فەرمانێکە بۆ هەموو ئینسانێک کە هاوکاری چاکە و تەقواداری بێت، هاوکار بێت لەسەر چاکە و چاکەکاری و هەروەها لەسەر تەقواداری لەگەڵ ئەو کەسانەدا، لەگەڵ ئەو خەڵکەیەدا کە هۆکارن بۆ پەیدابوونی چاکە و چاکەکاری. دەفەرمێ ئەوە هۆکارێکە بۆ هەمومان، بۆ هەموو ئینسانێک کە ببێتە هۆکار و دەستبارگری چاکە و چاکەخوازی. واتە ئەوانە هەمووی قسەی مفەسیرەکان و قسەی زانا بەرزەکانن. ئەوە ئاەتی خودای پەروەردگارە، قسەی ئینسانێک و قسەی من نییە تاوەکو بڵێ ئایا دەبێ ڕاست بێ یا خود ڕاست نەبێت. خوای گەورە بەڕوونی پێمان دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى، هاوکار و دەستبارگری چاکەکاری بن و هاوکار بن لەسەر پەیدابوونی تەقواداری و چاکەکاری. ئەنجا ئیبن القەیم پێمان دەفەرمێت هەر لە تەفسیری ئەو ئاەتەدا ئەو ئاەتە هەموو بەرژەوەندیەکانی دنیا و قیامەتی بەندەکان لەخۆ دەگرێت. بۆچی؟ چونکە خوای گەورە ئەمرمان پێ دەکات هاوکاری چاکە و چاکەکاری بین و هەروەها هۆکاری نەهێشتنی خراپە و خراپەکاری بین. ئەوە بڕگەی یەکەمی ئاەتەکەیە کە پێمان دەفەرمێت وتعاونوا على البر والتقوى. بڕگەی دووهەمی ئەو ئاەتە چیمان پێ دەفەرمێت ولا تعاونوا على الإثم والعدوان، نەهیمان لێ دەکات، ڕێگریمان لێ دەکات لە چی؟ لەوەی کە نەبینە هۆکاری خراپە و خراپەکاری، یارمەتی دەری خراپە نەبین، یارمەتی دەری عودوان و دەستدرێژی و هەروەها زوڵم و ستەم نەبین. بۆچی؟ چونکە عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من أعان قوما على ظلم، ئەو کەسەی کە هاوکاری کەسانێک دەکات لەسەر زوڵم و ستەم، پێغەمبەر تەشبیهی دەکات بە چی؟ دەفەرمێ فهو كالبعير المتردي، وەکو چی وایە؟ وەکو حۆشترێک وایە، تەشبیه نەبێت بەڕووی جەنابتان کە بکەوێتە ناو چاڵێکەوە نایەتە دەرەوە بە هیلاک دەچێت. پێغەمبەر نمونەیەکمان بۆ دێنێتەوە صلی الله عليه وسلم. دەفەرمێ ئەو کەسەی کە هاوکارە بۆ زوڵم و ستەم و خراپە و خراپەکاری، وەکو حۆشترێک وایە کە دەکەوێتە ناو چاڵێک خۆی پێ نایەتە دەرەوە بە هیلاک دەچێت. عیبارەتە لەبەری ئەوەی کە ئەو کەسەش وەکو ئەو حۆشترەیە بە هیلاک دەچێتە ناو چاڵێک و دەکەوێتە ناو چاڵێکەوە، خوا پەنامەندە کە ڕەنگە چاڵی جەهەنەم و چاڵی تاوان و خراپە و خراپەکاری بێ ئینسان بۆی نەکرێت کە بێتە دەرەوە. ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێت هەر کەسێک ببێتە هۆکاری زوڵم و ستەم، هەر کەسێک ببێتە هۆکاری پەیدابوونی خراپە و خراپەکاری، دەکەوێتە ناو چاڵی گوناه و تاوان و سزاوە خوا پەناماندات.
ئەو فەرمایشتی پێغەمبەرە برام، قسەی هیچ کەسێک نییە، فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پێغەمبەریش لە خۆیەوە قسە ناکات، بەڵکو وەحیە لە لای خودای پەروەردگارەوە. سەربازێک هاتە لای ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت، فەرمووی قوربان دوعام بۆ بکە بەخوا من ئەمر پێکراوم، یعنی بەدەست خۆم نییە، ئەمرم پێ دەکەن دەبێ فلان شتە بکەم و فلان شتە بکەم و فلان زوڵمە بکەم و ئیدی فلان خراپەیە بکەم. فەرمووی دوعام بۆ بکە بەخوا من بەدەست خۆم نییە و ئیدی فەرمان پێکراوم. ئیبن تەیمیە لە وەڵامدا فەرمووی ئەگەر ئێوە نەبن، کەسانی وەکو ئێوە نەبێت، زوڵم و ستەم ناکرێت و گوناه و تاوان پەیدا نابێت. خوای گەورەش پێمان دەفەرمێت إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. بەڕوونی پێمان دەفەرمێت إن فرعون وهامان وهروەها هامان کە وەزیری دەستە ڕاستی جێبەجێکردنی فەرمانەکانی فرعون بووە، ئەنجاوە جنودهما، سەربازەکانیشی کە لە خزمەتی جێبەجێکردنی فەرمانی فرعوندا بوون، خوای گەورە دەفەرمێ كانوا خاطئين، هەمویان بەیەکەوە تاوانبارن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت صنفانی من ئەهل النار، خوا پەنەماندا دەفەرمێت دوو جۆر کەس هەن، دوو تاقم هەن کە ئەو دوانە ئەهلی ئاگرن. خوا پەنەماندا پێغەمبەر دەفەرمێت ئەمن ئەو دوانم نەبینیون، واتە لە سەردەمی مندا نەبوون. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێت قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس، کەسانێکن کە جۆرێک لە قامچیەک شتێکیان پێ وەکو کلکی مانگاوایە تەشبیه نەبێت، پێی لە خەڵک دەدەن، زوڵم و ستەمی پێ دەکەن، ناحەقی پێ دەکەن. ئەو کەسانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەهلی ئاگرن، کە ئەو کەسانە جێبەجێ کار و هۆکاری زوڵم و ستەمن. ئەو کەسانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەهلی ئاگرن. دەیە ئینسان وەریابە، چونکە ئەوڕۆ دنیایە و بەیانی قیامەتە، بەیانی قەبرە، هیچ کەسێک لە فریاد نایە تەنها کار و کردەوە و چاکەی خۆت نەبێت. ولا تعاونوا على الإثم والعدوان، خوای گەورە بەڕوونی پێمان دەفەرمێت هاوکار و دەستبارگری گوناه و تاوان مەبن، مەبنە هۆکاری پەیدابوونی گوناه و تاوان، مەبنە هۆکار و دەستبارگری دەستدرێژی و زوڵم و ستەم. ئیبن الجەوزی پێمان دەفەرمێت هاوکاریکردنی زوڵم و ستەم بە هەموو جۆرێکیەوە، بە تەئیدکردن و پشتگیریەکیەوە، بە سەرخستنێکیەوە، بە پێڕە هەڵگوتنێکیەوە، تەنانەت بەوەی کە بە لایک و کۆمنتێکی شەوە کە ئینسان پشتگیری بکات، دەفەرمێ شەریک و هاوبەشە لەو زوڵم و ستەمەیدا کە دەکرێت، بە ئەندازەی ئەو پشتگیری و هۆکارەی کە ئینسان دەبێتە هۆکاری پەیدابوونی ئەو خراپە، ئەو زانایە پێمان دەفەرمێت ئینسان بەشدارە لەو خراپەیە و لەو زوڵم و ستەمە و لەو بێشەرعیەی کە دەکرێت، بە ئەندازەی پشتگیریەکە ئینسان گوناه و تاوانی بۆ دەنووسرێت و هەروەها تاوانبار دەبێت. خوا پەناماندات. دەیکەواتە خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکات بەچی؟ وتعاونوا على البر والتقوى، هاوکار و دەستبارگر و هۆکاری چاکە و چاکەکاری بن و لەسەر تەقواداری هاوکاری یەکتر بکەن. ولا تعاونوا على الإثم والعدوان، بەڵام لەسەر گوناه و دەستدرێژی و تاوان هاوکاری یەکتر نەکەن، نەبنە هۆکاری پەیدابوونی گوناه و تاوان. جا بە هەر هۆکارێک بێت، جا بە هەر وەسیلەیەک بێت، ئینسان ببێتە هۆکاری پەیدابوونی چاکە، ئەو بێگومان لە چاکەکەدا بەشدارە و ببێتە هۆکاری خراپەش، بێگومان لەو خراپەیەدا بە ئەندازەی زۆری خراپەکە کە پەیدا دەبێت و دێتە ئاراوە ئینسان لەو خراپەیەدا بەشدارە. کۆتایەکەی بە فەرمایشتێکی پێغەمبەر دەینین صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکی زۆر ڕوونە، وەکو مانگی چواردە وایە کە دەدەڕوشێتەوە، پێویست بە قسە لەسەرکردن ناکات، پێویست بە شەرح و تەفاسیل ناکات، چونکە فەرمایشتەکە ئەوەندە ڕوونە وەکو ڕۆژی ڕووناک وایە کە هەموو کەس لێی حاڵی دەبێت. فەرمایشتی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە فەرمایشتەکاندا دەفەرمێت
إنها ستكون بعدي أمراء وریابن کە لە دوای من جۆرە کار بەدەستانێک پەیدا دەبن و دێنە ئاراوە. واتە لە دوای حکومڕانی پێغەمبەر و صلی الله عليه وسلم خولەفای ڕاشدین لە دوای پێغەمبەر دەفەرمێ وریابن لە دوای من جۆرە کار بەدەستانێک دێنە ئاراوە و پەیدا دەبن. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها دوو سیفەتیان باز دەکات. دەفەرمێ یەکذیبون وەیەظلیمون، سیفەتیان ئاوایە ئەو کار بەدەستانە یەکەمیان درۆ دەکەن لەگەڵ خەڵکدا، ڕاستی ناڵێن، هەر جارە وعدێک و بەڵێنێک و فلان و فیسارێک هەر جارە و بە درۆیەک دوو لە ڕووی جەنابتان درۆ لەگەڵ خەڵکدا دەکەن. دووهەمیان وەیەظلیمون، و هەروەها ستەم لە خەڵک دەکەن و زوڵم دەکەن بە هەر جۆرێکی زوڵم هەبێت و بە هەموو جۆرەکانی زوڵمەوە زوڵم لە خەڵک دەکەن. ئەو دوو سیفەتانەمان بۆ باز دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەدی فەرمانی چیمان پێ دەکات دەربارەی ئەو کەسانە، دەربارەی ئەو کار بەدەستانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چیمان ئامۆژگاری دەکات؟ فەرمانمان بە چی پێ دەکات؟ دەفەرمێ فەمەن دەخەل عەلەیهم، هەر کەسێک بچێتە لای ئەو جۆرە کەسانە فەصەدەقەهم بکەذیبهم، درۆیەکانیان بەڕاست بزانێ، بڕوا بە درۆیەکانیان کات و متمانەی بەو کەسانە هەبێت، و ئەعانەهم عەلا ظڵمهم، و پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یارمەتیان بدا لەسەر ئەو زوڵموستەمەی کە دەیکەن، بە هەر جۆرە یارمەتیدانێک، بە هەر جۆرە پاڵپشتیەک، بە هەر جۆرە بەرزکردنەوەیەک، تەنانەت ئەگەر بە پشتگیریەکیش بێت، ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فليس مني ولست منه، بەڕوون و ڕاشکاوی پێمان دەفەرمێت بەڕاستی نە ئەو کەسەیە لە منە، لە ئەمن لەو کەسەم، ئەو کەسە ئومەتی من نییە کە بڕوا بە درۆیەکانیان دەکات و دەبێتە هۆکار و پاڵپشتی زوڵم و ستەمەکەیان و خراپەکەیان خوا پەناماندات. و دەفەرمێت وەلەیسە بیوارد عەلەیە الحەوض، لەسەر حەوزی کەوسەریش کە بە پێغەمبەر دراوە صلی الله عليه وسلم، بە ئومەتی ئەو پێغەمبەرە دراوە، نایێتە سەر حەوزی کەوسەر ئەو کەسە لەگەڵ مندا ئاو بخواتەوە، کە جۆرە کەسانێک لە ڕۆژی قیامەتدا دەیانەوێ بێنە سەر حەوزی کەوسەر و لەو حەوزەیە و لەو ڕووبارەیە ئاو بخۆنەوە، مەلائیکەتەکان دووریان دەخەنەوە و نایەڵن. پێغەمبەر دەفەرمێ باشە ئەوانە ئومەتی منن، بۆچی لێیان ناگەڕێن؟ فریشتەکان دەفەرمون بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە ئومەتی تۆن، بەڵام نازانی لە دوای تۆ چیان کردووە، نایەڵن بەسنە سەر حەوزی کەوسەر. ئەوە فەرمایشتەکە ڕوون و ڕاشکاوە برام. ئەنجا دەفەرمێت ومن لم يصدقهم بكذبهم ويعينهم على ظلمهم، بەڵام هەر کەسێک بڕوا بە درۆیەکانیان نەکات، شوێنیان نەکەوێت و هەروەها پشتگیریان نەکات لەسەر زوڵم و ستەمەکەیان، فهو مني وأنا منه، دەفەرمێ بەڕاستی ئەمن لەو کەسەم، ئەو کەسەش لە منە، ئەو کەسە ئومەتی منە. ئەنجا وهو وارد علي الحوض، ئەو کەسەش لەگەڵ مندا لەسەر حەوزی کەوسەر دەبێت و دێتە بەهەشت و لەگەڵ مندا لەسەر حەوزی کەوسەر ئاو دەخواتەوە و ئەو کەسە لە لای من دەبێت. دەی بەڕێزان فەرمایشتێکی ڕوونە، فەرمایشتێکی ڕاشکاوە وەکو ڕۆژی ڕووناک دیارە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە و هەروەها ڕێنمونیشمان دەکات بۆ ئەوەی کە ئینسان لەو دنیادا و لەو ژیانەدا بەهەڵە نەچێت، شتێک نەکات کە لە ڕۆژی قیامەتدا خەجاڵەت بێت لە بەردەمی خودای پەروەردگاردا. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی بمان کەیە هۆکاری چاکە، یا ڕەبی خۆیان گیان بمان کەیە هۆکار و پاڵپشتی چاکە و چاکەکاری، یا ڕەبی خۆیان گیان بمان کەیە یارمەتی دەری چاکە و هەرچی کە تۆ لێ ڕازی و کە پێت خۆشە، یا ڕەبی خۆیان گیان نەمان کەیە پەیدابوونی هۆکاری پەیدابوونی خراپەکاری، یا ڕەبی خۆیان گیان نەمان کەیە هۆکارێک بۆ پەیدابوونی گوناه و تاوان و بێشەرعی و زوڵمستەم، یا ڕەبی خۆیان گیان پارێزراومان کەی، یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی کە قیامەتی خۆمان بۆ دنیای خەڵک وێران نەکەین، خۆمان گوناهبار و تاوانبار و خەجاڵەتی لای تۆ نەکەین، یا ڕەبی خۆیان گیان هیدایەتمان دەی و تەوفیقمان دەی و سەرڕاستمان کەی لەو دنیایە، ئەوەندەی کە بژین لەسەر ئیمان و ئیسلامەتی بژین، بە ئیمانەوەش بینەوە خزمەتی تۆ